بەشێکی دانەبڕاو بۆ لە خەباتی ڕۆای بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات باوبەشی زانکۆی کۆی و زانکۆی ڕاپەڕین کۆنفرانسی نێودەوڵەتی حەقا لە سێبەری مێژوودا بە بەشداری توێژەرانی ناوخۆی و بیانی لە زانکۆی کۆی دەستی پێکرد. هەڵبەت لەم دوو ڕۆژەیە 8 پانێڵ پێشکەش دەکرێت لە کۆنفرانسەکە نێودەوڵەتیە لە نەمسا لە هۆڵندا لە وڵاتی ئێران توێژەری زۆر هاتوون بەشداریان کردووە بە شێوەی گشتی لە مەولانە خالیدی نەقشبەندیەوە قۆناغ بە قۆناغ بۆ شێخ ئەحمەدی سەرداری سەرگەڵ و لەوێەوە بۆ شێخ عەبدولکەریمی شەدەڵە بۆ مامە ڕەزا هەموو قۆناغەکان لە توێژینەوەکانە جێ کراوەتەوە وای کرد هەوڵمان داوە چ سەقفە مێژوویەکەی چ کۆمەڵایەتێکی چ سیاسیەکەی چ ئابوووریەکەی چ جێندەرەکەی هەموو لایەنەکان کۆ بکەینەوە لە توێژینەوە جیاوازەکاندا و عەرزی ئامادەبووانی کۆنفرانس و عەرزی بینەرانی تەلەڤیزیۆنە ئازیز و خۆشەویستەکەی کورساتیش. توێژەرانی ئەم کۆنفرانسە پێیان وایە درەنگ لێکۆڵینەوە لە بزوتنەوەی حەقە کراوە و دەڵێن بزوتنەوەی حەقە بەشێکە لە مێژووی شارستانیەت و پێویستە بۆنەوەی داهاتوو باز بکرێت. چۆن بزوتنەوەی حەقە درەنگ کەوت هاوکات درەنگیش لێکۆڵینەوەی لەسەرکرا بەداخەوە زەرورە چونکەوە بەشێکە لە مێژووی شارستانیەت بەشێکە توانیتیان ئەگەر لە جیهانی دەرەوە کۆمەلگایەکان لە گۆڕانکاری ببەنە قۆناغێکی ترەوە ئەوان ئێمەش توانی ویانە بەڵام بە حکمی درەنگکەوتن بە حکمی باز نەکردن نەتوانراوە تەعمیم بکرێت نەکرێتە گواستنەوەی کۆمەڵایەتی. ڕۆڵی حەقا ڕۆڵێکی گرنگیان هەبووە هەر لە جەنگی جیهانی یەکەمەوە هەتا شۆڕشی نوێی گەلەکەمان و ئەنفال و دوای ڕاپەڕینیش ئەم بزوتنەوەیە ڕۆڵێکی گرنگیان هەبووە لە بزوتنەی ڕزگاری خوازی کوردستاندا و پێویستە بۆ مێژوو بۆ نەوەی داهاتوو باز بکرێت. کۆنفرانسی نێودەوڵەتی حەقا لە سێبەری مێژوودا یەکەم ڕۆژی دەستپێکردنی بوو لە زانکۆی کۆیەوە بڕیارە دوو ڕۆژ بخایەنێت و خۆی لە 8 پانێڵ دەبینێتەوە کە جیا لە توێژەرانی ناوخۆی چەند توێژەرێکی بیانیش بەشدارن. دروستبوونی بزوتنەوەی حەقا دەگەڕێتەوە بۆ بیستەکانی سەدەی ڕابردوو کە لە سەردەمی شێخ عەبدولکەریمی شەدەڵا سەر هەڵدەدات و خودی شێخ عەبدولکەریمی شەدەڵا ڕێبەری دەکات پەیامی هاوبەشی ڕازگۆیی برایەتی و یەکسانی کۆمەڵایەتی لە بنەماکانی کارکردنیدا بووە. توانە عومەر، کورسات نیوز، کۆیە.